سڵاو لە بینەرانمان، سڵاو لە بیسەرانمان، پێ خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە ئەڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 دێمەوە میوانی ماڵەکانتان دەبم. هیوادارم کە بتوانین ڕۆژێکی پڕ لە جوانی و ڕۆژێکی پڕ لە زانیاری، ڕۆژێکی خۆشتان بۆ تۆمار بکەین. سەرەتای ڕۆژەکە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جوان دەست پێ دەکەین و هیوادارین کە ئەو بڕگە و بابەتانە سوودی تەواوی بۆ ئێوە هەبێت. وەک دەزانن ئێمە هەموو ڕۆژێک تەوەرێکی سەرەکیمان دەبێت. تەوەری ئەمڕۆمان سەبارەت دەبێت بە دەستگای ڕوانگە کە پرۆژەیەکی دەستگای ڕوانگە ئەمڕۆ کۆتایی پێهاتووە، پرۆژەی کتێبە کە ئەمڕۆ زیاتر باسی لەسەرەکەین کە ئەمڕۆ ئەو ڕێوڕسمی کۆتایی پرۆژەی کتێبی ڕوانگە باسێکی چڵپڕی لەسەر دەکەین و میوانیشمان سەبارەت بۆ بابەتە دەبێت. جگە لەوە چەند بڕگە و بابەتێکی دیکەشتان بۆ ئامادەکراوە و سەرەتاش بە دەستپێکی هەواڵە سیاسیەکان یاخود کورتێک لە هەواڵە سیاسیەکان ئەوە ڕۆژباش دەست پێ ئەکەین. با پێکەوە بچین و بزانین لە دنیای سیاست چی ئەگزێت. ئەنجومەنی وەزیران بڕیاریدا سۆران و زاخۆ بکرێن بە ئیدارەی سەربەخۆ. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبووە و سەرۆکی حکوومەت ئاماژە بۆ دەکات کە سۆران و زاخۆ دوو دەڤەری گەورە و بەرفراوانن و گرنگن و بوونیان بە ئیدارەی سەربەخۆ کاراسانی زۆر بۆ هاوڵاتیانی ئەو دوو دەڤەرە دەکات. مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەختی لەوەش کردەوە کە حکوومەتی هەرێم هەموو هەوڵێک دەخاتە گەڕ لە پێناو ڕێخستنەوەی داهاتی گشتی بە ئامانجی دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە کاری هەرە لە پێشینەی حکوومەت. عەمید هەژار ئیسماعیل لە نوێنەری وەزارەتی پێشمەرگە لە دیالۆگی استراتیژی ئەمریکا و عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند ئەمریکا لە کۆتایی ئەمساڵ ئەرکەکانی دەگۆڕێت بۆ ڕاوێژکاری، بەڵام هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوام دەبێت. لە چارچەوەی شەڕی دژی داعش ئاشکرایشی کرد ئەمریکا بۆ ساڵی داهاتوو بڕیاری داوە هاوکاری هێزەکانی پێشمەرگە بکات لە ڕووی دابینکردنی موچەی و هەروەها لە ڕووی کەلوپەلە لۆجستیەکانەوە. کاریش لەسەر ئەوە دەکرێت ڕێکەوتنی نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا نێکرێتەوە. ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق لە دیمانەیەکی ڕۆژنامەوانیدا لەبارەی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا ڕایگەیاند ئێستا لە نێوان هەولێر و بەغدا ڕێککەوتن و پەیوەندی بەردەوام هەیە و هەروەها زانیاری و داتاکان ئاڵوگۆڕ دەکرێن. گوتی ئێستا سەرەتایەکی زۆر باشی هەماهەنگیە، هیواداری لەو پەیوەندی و هەماهەنگیە ئێستا هەیە بەردەوام بێت و کاتی نەبێت. ئەمینداری گشتی ئەسای بەهلولحەق ڕای دەگەێت ئەمریکا نیازی کشانەوەی لە عێراقی نییە. قەیس خەزعەلی ئەمینداری گشتی ئەسائب ئەهلولحەق ڕایگەاند ئیدارەی ئەمریکا نیازی کشانەوەی لە عێراق نییە، ئەوەی هەیە تەنیا قسەیە و کردەوە نییە. خەزعەلی دەڵێت فڕۆکەکانی ئەمریکا زیاتر لەسەر بەغدا دەسوڕێنەوە، کاری سیخوڕی دەکەن و ئامانجی سەرەکی و فڕۆکانە بریتیە لە چاودێریکردنی گروپەکانی هەشتی شەڕ. ئەمریکا ڕێکاری خۆپارێزی لە کۆڕۆنا تند دەکاتەوە دوایەوەی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتی گەڕانەوەی بۆ کۆشتی سپی بە دەمامەکەوە بینرا. پێشبینی دەکرێت ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا و مەرجی بەستنی دەمامەک لە ئەمریکا تند بکرێت. بڕیاری ئەمڕۆ جۆ بایدن هەنگاوی نوێ بۆ ڕێگری لە تەشانەکردنی کۆڕۆنا بگرێتە بەر. بەستنی دەمامەک لەلایەن بایدن لە کاتێکدایە کە تەندروستی ئەمریکا ڕایگەیاند بۆوانی ڤاکسینیان بەکارهێناوە دەتوانن دەمامەک بەکارنێت. کۆتایی من با کورتەیەک لە هەواڵە سیاسەکان کەنا ناچینە ناو پرۆگرامەوە. هەمومان وە ڕاهاتووین کە ساڵانە لە دوای تەوابوونی پرۆسەی خوێندن سەرقاڵە بووین بەوەی کە لە کۆمەڵی خول بەشداریمانە کرد. هەندێکمان لە کۆمەڵە خولی میوزیک و هەندێکی دیکە لە خولە کارەدەستیەکان و لەو شێوازانە. بەگشتی ساڵانە لە دوای تەوابوونی پرۆسەی خوێندن لە وەرزی هاوین چەندان خولی ئەهلی بۆ
بەرزکردنەوەی توانای قوتابیان دەکرێنەوە. بە تایبەت ئەم ساڵ کە کۆرۆنا کاریگەری هەبووە لەسەر پرۆسەی خوێندن، خولەکان زیاتر بوون. جا ئەم خولانە جیاوازترن، وەکوانە نییە کە بچووینایە خولی فێربوونی زمان یاخود خولی فێربوونی میوزیک. ئەمان خولێکن پێوەستن بە خوێندنەکانەوە، بەڵام ئەو خولانە بە پارەن و هەموو قوتابیان ناتوانن بەشدار بن تێیدا. بۆیە 110 مامۆستای خۆبەخش لە 3 قوتابخانەی ڕانیە و حاجیاوە و 4 قوڕنە بۆ نزیکەی 1000 قوتابی لە قۆناغی 1 تاوەکو 9 بنەڕەتی خولی بێبەرامبەریان بۆ کردوونەتەوە. و زۆرینەی ئەو مامۆستایانە وانەبێژن و بێ بەرامبەر لە خولەکان وانە دەڵێنەوە. ئەماژە بۆش دەکەن کە هەستیان بە بەرپرسیارەتی کردووە، بە تایبەت بۆ قوتابیانی کە ناتوانن پارەی خولەکان بدەن و دەشزانین کە پارەی مامۆستای تایبەت چەندە نرخەکەی گرانە. ئەمیش یارمەتێکی زۆرە بۆ کەسانە. دابیبین. وەکو خولی خۆبەخشی بەرهەم ساڵانی ڕابردوو ئەم خولەما کردووە 2019 ئەم ساڵیش بە قابارەیەکی گەورەتر لە هەر سێ شارەکە ڕانیە چاخون عاجیاوە کرمانەوە کە تێیدا 104 مامۆستا بەشدارە لە میلاک وانەبێژ دەرچووی زانکۆ بە خۆبەخشانە داوام دەکەن بێوەی هیچ بڕە پارەیەک وەرگن لە قۆناغی 1 تا 9 مان هەیە سەرجەم بابەتە ئەساسیەکان دەخوێندرێت زایدەن بابەتی پەروەردەیی. ئەم خولات ئاماجی کردنەوەی ئێمە لەم خولە تەنها ئەوەیە ئەو کاری کۆمەڵە کەسانە بکەن کە نەدارن کە هەژارن ناتوان بچنە خولە ئەهلیە بە پارەکان. وانەی کوردی زمانی زمانی دایک کردیەوە ئەوە مانای دەرسەکەی بەڵام وەرزش بەعام نزیکەی 30 مامۆستا وانە دەڵێنەوە ڕۆژانە 200 قوتابیشمان هەیە پۆلەکان لە 1 تا 6 بنەڕەتیە مامۆستاکان خۆبەخشن چونکە ساڵی پێشوو خوێندن لەبەر کۆڕۆنا وەستا نزیکەی بە هەمووی 2 مان خوێندراوە. کاریگەری زۆر لەسەر خوێندکاران دروست کردو، زۆربەی خوێندکاران فێری وشەکانیش نەبوون بە تایبەت ئەوەی کە پۆلیەکی سەرەتاییە. بەس ئێمە مامۆستایان وامان کردووە کە تەڵەبەکە فێر بکەین و بە شێوەیەکی زۆر جوان پەروەردەشیان بکەین. Why not is a carnival we are on holiday? You should tell me where you are going. لەگەڵ سەرەتایکردنەوەی ئەو خولەماندا ینی لەگەڵ هەوڵی کەسوکاری خوێندکاران و تەواوی مامۆستایەکان ستافی ئەو خۆبەخشەیەکە هەمانە هەوڵوانداوە لەگەڵ بوونی کۆڕۆنادا ینی تەواوی ماسک لە تەواوی پۆلەکان و لەگەڵ تەواوی تەڵەبە و مامۆستاکان جێبەجێ بکەن. بوونی ماسک بوونێکی گرنگ بوو چونکە لەگەڵ تەواوی تەڵەبەکان بگونجێ هەم لەگەڵ سەردەمی کۆڕۆنادا چونکە کۆڕۆنایەکی تون هەیە بە تایبەتی لە سونی ڕاپەڕین لەو ماوەیەدا بە شێوەیەکی فراوان بڵاو بۆتەوە نامانەوێت تەڵەبەکانمان توش بێن و بیان نێرینەوە ماڵەوە یاخود تەواوی خولەکە بوەستێ بۆیە ناوتەواوی پۆلەکان داوەستان کردومانەتە بە ئیجباری ئەبێ بیکەن هەموو قوتابی و مامۆستاکان بۆی خولەکەمان بەردەوام بێ بە شێوەیەکی ڕێک بکەن. هەندێک قوتابی هەیە کە ناتوانێت پێداویستەکانی خوێندن دابیم کات بە تایبەتی ئەوانە کە حەزیان لە خوێندنەوە دانەوێت بەرەو پێش بچێ خوێندن بۆیە ناتوان بەشدار بکەن لە هەندێک لە خولی ئەهلی کە بە بڕەپارێکی زۆر دابین کراوە کە ئەوان ناتوان بەشدار بکەن بۆی ئێمە بڕیارماندا کە خولێکی خێرخوازی بکەینەوە بۆ قوتابیانە. ئەو خولا بۆ قوتابیان زۆر گرنگە لەبەرەوەی نزیکی مانگونی وەک ئێمە خولەکەمان کردوتەوە لە یەکی سەرەتایەوە تاکوونۆی بنەڕەتی کراوەتەوە تایبەتی ئەو منداڵانەی کە لە باخچەی سەوان تەواو بوون دەتوان لێرەکانە بێن بۆی بۆ ساڵی داهاتوو هەم ئەزمونێکە هەم شارەزایەکە بۆ دەرسەکان شارەزایی دەبێت. ئەو قوتابیانێک کە لە دەرسەکاندا لاوازن ئەوانێک کە کەوتونە بە تایبەتی لە خولی دووەم. وەکو مامۆستانی وانەبێژ بەڕاستی گیانی خۆبەخشیان تێدایە گیانی ئەوان تێدای لە هاویناندا کاری خۆبەخشی بکەن هەستی بەرپرسیارەتی هەڵگرن بۆ وڵات و نیشتمان بۆ سەرکی پەروەردە حەقە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان ئاوران لێ بداتەوە مامۆستانی وانەبێژدا بمەزرێنێ هەر دەبێ وەکو ماوانەبێژانی خوارووی عێراق بکرێن بەگرێ بەست بۆ ئەم ساڵی 2021 بۆ 22 ساڵ نوێ خوێندن.
بەڵە دەستی ئەو مامۆستانە خۆش بێت و نمونەشیان زۆر بێت بۆ هیوایە کە مامۆستاکانی دیکەش چاویان لێ بکەن و بیان بینن بە هەمان شێوە دەکرێت لە هەر گەڕەکێک لە هەر ناوچەیەک بەڕێبەراتی خوێندنگەکان یارمەتی دەرئەبن بۆی کە لەو گەڕک و خوێن لەو شوێنانە ئەگەر مامۆستایانێک حەز بکەن ئەوە بەو شێوەیە وانە بڵێنەوە بێگومان بەڕێبەراتەکان پێم وا بێت کە ڕێگرت نەبنەوە و ئەمە هەنگاوێکی جوانە دەستیان خۆش بێت. دێمە سەر تەوەری بەرنامەکەمان وەگوتم ئەمڕۆ ڕێوڕسمی کۆتایی پرۆژەی کتێبی ڕوانگە بەڕێوەچێت و میوانی من لێرە سامان عەبدوڕەحمان عومەرە کە بەڕێوەبەری پرۆگرامەکانە لە دەستگای ڕوانگە بەخێرهاتی کاک سامان. سەر و سەرچاو. کاک سامان با سەرەتا کە ئەڵێن ئەمڕۆ ڕێوڕسمی کۆتایی پرۆژەی کتێبی ڕوانگەیە جەر با بزانین پرۆژەکە خۆی چییە جا دواتر بزانین ڕێوڕسمەکە لە چ چوارچێوەیەک بێڕێوەچێت و ڕێوڕسمەکە بۆ چییە؟ دەستان خۆش بێ. وڵی خۆی پرۆژەی ڕوانگە کتێب لە ساڵی 2019ەوە هاتە دی ئیتر پرۆژەکە هەمووی بریتە لە هاندانی کەسانی ئەوانی دەستی نووسینیان هەیە بۆ ئەوەی بەشداری بن بە پرۆژەی کتێب ئیتر هەر ساڵی و با بڵێن فیلمێکی هەیە بابەتێکی هەیە کە ئەم کتێبانە بڵاوەکرێتەوە. بۆ ساڵی 2019 وەکو باکراوندێک 6 کتێب هەڵبژێردران کە لە بابەتی کورتە چیرۆک بۆ مناڵان کورتە چیرۆکی پەروەردەیی بۆ مناڵان بۆ ساڵی 2020 بە هەمان شێوە بابەتەکەمان لەسەر لاوان بوو لەسەر کێشەی گەنج و چارەسەری بەڵام 4 کتێب هەڵبژێردرا بۆ 2020 4 کتێب بژێردرێنیان هەڵبژێردران لەسەر بابەتی پەروەردە بوو کێشە و چارەسەرەکانیان بۆ ئەم ساڵ لە 28 کانونی دووەم پرۆژەکە ڕاگەیەندرا تاکو 28 ئایار واتە 4 مانگ یان لە بەردەست بۆ بۆی کە بەردەست بۆ ئەوەی کەسانی دەستی نووسینیان هەبێت یاخود ئەوانی حەزیان لە نووسینی کتێبە لەژێر بابەتی وەکوتمان پەروەردە بوو کێشە و چارەسەرەکان زۆر جەختان کردوتە سەر باوەتی پەروەردەم ساڵیشە بەر بە هەمان شێوەیە بەڵێ چکە یەکێک لە هەرە گرنگە ئەهدافەکانی یاخود گۆڵەکانی ڕوانگە ئەوەیە کە زۆر تەرکیز بکەن سەر پەروەردە و بەدیهێنانی سیستەمێکی پەروەردەی بە کواڵەتی و بەردەست بێ بۆ هەمووان. ئەم 4 کتێبی ئەم ساڵ کە ڕاگەیاندرا بە تقریباً 49 نووسەر یاخود کتێب بەشداری کرا 33یان کوردی بوو نزیکەی 16شیان عەرەبی بوو. باشە ئەم ساڵ کوردی و عەرەبی تایان ساڵانی تر یان بە شێوازێکی تر بڵم ئەتانەوێت پەل ڕاکێشن بۆ ناو لە کوردستان زیاتر بۆ ناو هەموو عێراق یا ئەتانەوێت عێراقیەکان ڕاکێشن بۆ ناو کوردستان؟ زۆر پرسیارەکەت خۆی بالفعل وایە ساڵانی پێشوو لە چوارچێوەی کوردستان نبووین بۆ 2021 تر پەرەمان بە چالەشەکانمان سندووە وەکو ڕوانگە ئەچینە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ بەرەو عێراقی بوون و بەڵکو دەرەوەی ئەم هەرێمە بەگشتی بۆیە ئەم ساڵە کتێبی عەرەبیشمان بەشداری پێکرده بوو کە بە ڕێژەی تقریباً 16 کتێبیان عەرەبی بوو ئەوانی کە بەشداریان کرده بوو لە باشووری عێراق و لە ناوەڕاستی عێراق کە بۆ من هاتبوو بە ڕێژەی تقریباً 37 نێر و تقریباً 13 مێ بەشداریان کردبوو لەم پرۆژەیە. کەواتە ڕێژەی بەشداری کوڕان زیاتر بوو لە خانمان. بەڵێ هەرەوەڵە. خانمان تۆزە بجوڵێن ئەگەر بەو شێوەیە بێت دوا ئەکەوین. کاک سامان بابزانم جگە لەوەی کە بە زمانی عەرەبی هیچ پلانێکتان هەیە بتانەوێت جگە لە هەرێمی کوردستان لە دەرەوە بۆ نمونە بە کتێبی فارسی یان بە کتێبی تورکی یان بە زمانی فارسی و بە زمانی تورکیش داوا بکەن ئینگلیزی ئەم زمانانە بێنە ناو پرۆژەکەەوە؟ وەڵی خۆی پرۆژەکە نووسینی کتێبە و هاندانی گەنجانی وڵاتەکەمانە بۆ نووسین و هەروەها لە هەمان کاتە دەوڵەمەندکردنی کتێبخانەکانە بەڵام خۆی بیرۆکێکی جوانەگە ئێمە بتوانین پەرە بە و پرۆگرامە بسەنین لەوانەیە لە داهاتووە ئەم بەرنامەیان هەبێ بەڵام ئێستێمە زۆر زەختەکەینە سەر کتێبی کوردی و عەرەبی بۆ ئەوەی ئەو گەنجانی کە ئێستا هەن یاخود ئەو بەهرانی کە لە ناو کوردستان و عێراقدا هەیە چانسێکیان بدەینێ کە بتوانن شتێک پێشکەش بە وڵاتەکەیان بکەن و شتێک پێشکەش بە کارێری خۆیان بکەن. زۆر باشە. مەرجەکان چین بابزانین هەر باسی گەنجانەکەن ئەو تەمەنی کە بەشدارە بێت لە نووسین وەکو نووسەرێک مەرجی چییە لە ناو ئەم پرۆژەیە بەشدار بێت کێ بۆی هەیە بەشدار بێت؟ وەڵاهی خۆی
پرۆژێک ڕوان کتێب ئەوەی تیا یعنی کە شتێکی دڵخۆشکەرە بۆ هەموو تەمەنەکان ئەبێت ینی ترەوەی کە دەستی نووسینی هەبێت بەو مەرزە ئەبێت دەستی نووسینی هەبێت بتوانێت بنووسێت لەگەڵ ئەوەی کە تەمەەن هیچ دەورێکی ئەوتۆنی لێرە بەڵام ئێمە زیاتر هانی گەنجان ئەدەین کە بتوانن ئەم پرۆژێ پێشکەشکەن بەڵام هیچ هینێکمانیە با بڵێن لیمیتێکمانیە بۆ تەمەەن هەموو تەمەنەکان ئەتوان بەشداری بوون کتێبمان هەبووە نووسەرەکەی تەمەنی زۆر گەورە بوو کتێبان هەموو تەمەنەکەی نووسەرەکەی تەمەنی زۆر بچوک بووە فبۆیە سنوورمانە بۆ تەمەەن پرۆژی ترمان هەیە کە تایبەتە بە گەنجان و بە ڕێژەی تەمەنێکی تایبەت باشە ئەو کتێبانەی کە ئەنووسرێتەوە لە ژێر ڕۆشنایی چ پرەنسیبێک هەڵ ئەبژێڕێن لە چوارچێوەی چیدایە ئەبێت تایبەتمەندەکانی ئەو نووسینە چی بێت کە با لە یەکەم و دووەمەکان یاخود باڵێن لە براوەکان بکە ئێوە چاپیەکەن خۆی ڕاستیدا لەسەرتا ئەوم باس نەکرد ئێمە بۆ هەر پرۆژەی کتێبێک لێژنەیەک دروست دەکەین تەمان ئەو لێژنەیە با بڵێن بە لۆ پرۆفایل ئەمینێتەوە یاخۆت دەناسرا ئەمێننەوە هەتا ئەو کاتی پرۆژەکە ئەنجامەکانی بڵاوەکەینەوە ئەم لێژنەیە بریتین لە چەند مامۆستا و پسپۆرێکی تایبەت لە بواری نووسین و لە بواری ئەو بابەتەی کە بڵاوکرێتەوە ئەمانە چەند کرێتیریایەکیان هەیە کە لەسەر ئەساسی ئەو کرێتیریانە ئەو کتێبە هەڵبژێردرێت دیتر کۆمەڵێکی زۆرە ناوتەم ئێستا لەم بەرنامەیە باسی بکەم بەس زیاتر لەسەر شێوەی نووسینە ئەبێت ئامانجەکەی پێکابێت ئەبێت ژمارەی تیابێت نمونەی تیابێت بتوانێت لە ڕووی زمانەوانیە زۆر تەواو بێت تر مەجموع خاڵێکی زۆری تیا لەسەر ئەساسی ئەوە تقریبا شش لێژنەکە پێکاتۆ 6 کەس تر ئەوان هەرێک و نمری خۆیان دائنێن لەسەر ئەو ئەساسە دوای تەقییمەکان هەڵبژێردرێن و یەکەم و دووەم و سێم و چوارم هەڵبژێردرێن کە دواتر ئێمە بۆ هەر کتێبێک 1000 دانە چاپەکەین ئیتر بەشێکیان دێنە خۆیان بەشیان دێنە قوتابخانەکان بەشێکە دێنە کتێبخانەکان دوای دەمە سەر خەڵاتەکە دیارە ئێوە بەس چاپکردنەکەی وەڵام دێمە سەر خەڵاتەکەش بەس با پێش ئەوە هەر لەم چارچێوە باسی ئەوە بکەم هیچ قەبارەی کتێبەکە یاخود ژمارەی لاپەڕەکانی یاخود ژمارەی و پیتانی کە تیا بەکار ئەهێنرێت یاخود ئەو سەرچاوانەی کە ئەبێ وەکو سەرچاوەیەک لی وەربگیرێت ئەمانە مەرجن لە ناو بەشداربووان یاخود نائازادن تەنانەت هەڵبژاردننی ناونیشان و ناوەکانیش لەسەر چی بێت ناوەکە و بابەتەکە هەموو ئەبێ پەیوەست بێ بەو بابەتەکە ئێمە بڵاوەکەینەوە بۆ نمونە بۆ ئەم ساڵ پەروەردە کێشە و چارەسەرەکانی ئەبێت هەمووی لەو چوارچێوەیە بێت جارێت ئەو کێشانە حەلکە ناوەکەشی ئەبێ زۆر نزیک بێ لەو بابەتە بەنسبەت ژماری لە ئەپەڕا زیاد و کەم بۆ بزانم هینێک هەیە شتێک هەیە کە لەوەنە زیاتر نێت لەوەنە کەمتر نەبێ دامنیە بەس بەڵام مەرجی هەیە کاتە نابێت زۆر کتێبێکی قەبارەوەڵا مەرجێکی هەیە بەس ئێمە طبعاً پێشەوی کە ئەو مەرزانە دابنێن ئێمە کوردی ڕاستی خۆمان کردو پرسیاری خۆمان کردووە کە ئەزانین ئەمە بۆ ئەم بابەتە ئەمە باشە ینی بابێمە سەر خەڵاتەکە باسیوت کرد 1000 کتێب کاکسەمان کە ئێوە چاپیەکەن لەو کتێبانەی کە براوە تەنها ئەوە خەڵاتەکەی ئێوە یان جگە لەوە خەڵاتی دیکەش هەیە بۆ ئەم پرۆژەیە نەخێر بەس ئەمە خەڵاتەکەیە کە 1000 دانە کتێب بۆ هەر بابەتێک چاپەکەین بە کواڵەتێکی زۆر باش چونکە ئەمە هەر ئەو چاپکردنی نییە چکەم کتێبە دیزاینی هەیە ئیتر پرۆسەکە خۆی هەمووی شتی زۆرتیا هەیە بێزگەلەوەی کەوانە ئەبنە براوە کتێبەکان بەناوی خۆیانەکرێت و بەشێک کتێبەکان دەرێتەوە خۆیان و بەشێکی ئێمەش بە هەمانگی لەگەڵ وزارەتی تەربیە یاخۆ لەگەڵ وزارەتی معنی دابەشی سەر قوتابخانە و کتێبخانەکان یەکەین زۆر باشە کاک سامان چەند ساڵە بەهۆی کۆرۆناوە زۆربەی کار و چالاکیەکانی نەگەر ڕوانگە زۆربەی دەستگاکانی دیکەش هەر بە ئۆنلاین بەڕێوە چووە با بزانین ئەم ساڵ بە شێوەی ئۆنلاین نەبێت یاخود ڕێنمایە تەندروستیەکان وایان کردووە کە گۆڕانکاری لە ڕێوڕسمەکە بکرێت زۆر تەواوە وەڵاهی خۆی پلان بوو ئەم ساڵ ئەمڕۆ پرۆژەکە خۆی لە نوێی تەمموزی ئەم ساڵ ڕاگەیاندرا تر بووە بڕیار بوو ئەمڕۆ براوەکان بێنین لێژنەکان بێنین و ئیتر چەند میوانێکی تر لە سەرتاسەری عێراق و لێرەش چەند بەڕێزێک بانگەشت کرا بوون کە ئەمڕۆ بکرێت تر لەبەر هۆکاری تەندروستی و هۆکاری خۆپاراستن لە کۆڕۆنا
و بڕیارە نوێیەکان نەمانتوانی بکەین بەڵام میشەکەمان ڕانەگرت کردمانە ئۆنلاین ینی تر بابرن لێژنەکە لە شوێنی خۆیان براوەکان بەعزێکیان لە شوێنی خۆیان بەعزێکیان دێن بەس هەر ناو هەولێر با بڵێن لە ناو وتێلشتو ئەمێنەوە شوێنی کۆبوونەوە ناکەین لە ناو ئەو شوێنی کە دامانناوە بە ینی پێیوەست بین بەڕێنمای تەندروستیەکان و تر ئۆنلاینێکین. زۆر باشە. کاک سامان ئێستا پار بۆ نمونە چەند کتێبێک هەڵبژێران ئەو نووسەرانە وەکو لینکێک لەگەڵ ئێوە ئەمێننەوە دەست بەرداریان ئەبن یاخود ئەیان هێڵنەوە لینکێک دایمە هەبێ لە بینتانە جارێکی تر بۆی هەیە کەسێکی تر بەشدار بێ بۆ نمونەوەی کە براوی خەڵات بووە ساڵی ڕابردوو یاخود 1000 تیراژی بۆ چاپکراوە ئەم ساڵە توانێت دیسانەوە بەشدار بێتەوە؟ نەخێر ئەو مەرجێتیانە بۆی دەرفەت بێنە کەسانی تر کە بۆی دەرچێتەوە بەڵام ئەو لینکە لەگەڵیان هەرێمینێتەوە ئێمە بەردەوام بە سێرانەکەینەوە بەردەوام پێشکەشانەکەین بۆ شوێنی تر کە پێویستە بێت پرۆژێ یاخود کتێبی دروستکرد بەگشتی پرۆژەکانی ڕوانگە ئێمە لەگەڵ براوەکان هەردەم ئەو لینکە هەبووە پرۆژە شووا هەبووە هێناومانەتەوە ناوێ هێنینە ناوی دووبارە کە بتوانین ئیسفادیان لێ بکەین ئەوان ئیسفادە بکەن بەڵام بۆ ئەوی دەرفەت بێنە کەسانیش تر براوی پار مەرجێکە ناتوانێت بەشدار بێت ئەم ساڵ بۆی دەرفەت بچێ بۆ کەسانی تر. باشە ئەوانەی کە براوە ئەبن ئەتوانن ئەگەر لە چارچەوەی دەرەوەی ڕوانگە کتێبێکیان هەیە نووسینێکیان هەیە بیانوێت چاپیکەن ئێوەتان هاوکاریان بکەن یان تەواو تەنها هەر لەو مەجالە بوو وەڵڵاهی ئێمە وەکو یارمەتی هەردەم دەرگامان وەڵایە بۆ هەموو پێشکەشکردنی یارمەتی تەکنیکی بێت یاخود دروستکردنی پەیوەندی بێت لە بینی ئەوان و کەسانی کە بتوانین یارمەتی بدەن نیتوەرک دروستکردن لە بینی خۆیان و کەسانی تر و پسپۆران ئێمە هەردەم ئەو دەرگای وڵای و کردومانە و هەر لەسەر ئەو ئاسش دەمێنینەوە کە ئێمە پێشکەشانەکەین بەڵام بۆ چاپکردنی کتێبێک خۆی لە دەرەوەی چوارچەوەی ئەم پرۆژەیە ئەمە باسێکی ترە بەڵام بەردەست نییە بۆ ئەم پێشبڕکەیە چکە ئەمە پێشبڕکەیە مەرزەکانی دیارە و کاتەکانی دیارە و خەڵاتەکانیشی دیارە بەڵام ئێمە وەکو باسم کرد وەکو پشتگیری وەکو سەپۆرتکردنی ئەو کەسانە هەردەم لەسەر خەت بووین و هەروە شەمێنینەوە. زۆر باشە. بەو پێی کە ئێوە ئەتانەوێت توانای گەنجی کورد پیشان بدەن تانەوێت کە کورد وەک باست کرد ئێستا هەوڵی ئەوەش دەن کە نووسەر بە زمانی عەرەبی بێت بنووسێ ئێوەش لەوێ دەست جێدەستان هەبێت بەڵام بە زمانی ئینگلیزیش زۆر کتێب هەن لەسەر کورد نووسان مادەم ئێوە هەر مەبەستەکەتان ئەوەی کە کورد بناسێنن بە شێوازێکی دیکە لە ڕۆی نووسینەوە هەوڵێوەتان نەداوە لە ڕێوەی وەرگێڕانەوە وەکو وەرگێڕان پرۆژەیە بکەنەوە ئەو کتێبانی کە پەیوەستن بە کولتوری کوردی یاخود بە شۆڕشەکانی کوردی ئەوانە بکرێن بە کوردی بەڵام لە ڕێی نووسەری کوردەوە بێت وەرگێڕی کوردەوە نەک نووسەری کوردە بوورە لە ڕێی وەرگێرێکی کوردەوە بێت گەنجان هەڵ بدەن بۆی کە وەرگێڕان بکەن. والله بیرۆکێکی جوانە سەراحەت ئێمە وەکو بەرنامە یعنی ئێمە هەموو شتێک لە ڕوانگە هەموو بیرۆکێک کراوە دائیمەن شتی تازە وەرەگرین ساڵ بە ساڵ شتەکانمان فەرقی لەگەڵ ساڵانی پێشتر خۆی ئەمە بیرۆکەیەکە کە بەڕاستی گرینگە ئێمە وەکو ڕوانگە بەکاری بێنین بەڵام ئەبێت پێشی هەموو پرۆژێکە بێ دیراسی بۆ بکەین ئایا ئێمە تەوەقعی چەند کەسێکین بەشدار بوو چونکە ئێمە ناتوانین پرۆژێک دابنین 10 کەس 12 کەس بەشدار بێت ئەبێ دائیمەن دیراسی بۆ بکەین کە بزانین هەتا چۆ ئەڕوا و چەند کەسە گرێتە خۆ و بەرهەمەکانی چۆن ئیسفادە لێ بکرێت پێشی هەر پرۆژێک ئێمە ئەم سێرڤەیە خۆ ئەم دیراسی بۆ ئەەکەین ئەم بابەتی جەناب باست کرد ئەبێ شەکرێت ئێمە لە بەرنامەکانی خۆماندانی بۆ داهاتوو. زۆر باشە بۆ هیوایە کە جارێکی دیکە کە بوونەوە میوانی ئێمە لە ڕووی وەرگێڕانیشەوە دیسانەوە کارکرابێ بۆەوە. کاک سامان جگە لەمانامێ بزانم نەک وەکو مەبەستم ئەوە بێت بڵێم شارێک تایبەتمەندی هەیە ئەمێ بزانم یەک بۆی کە گەنجانی شارەکانی تر چاو لە ئەو کەسانە بکەن کە ئێستا تۆ باسیەکەیت ئەمێ بزانم ئەو بەشداربوانی کە لە پرۆژەکان بەشداریە بن وەکو نووسەر لە پرۆژەی کتێبی ڕوانگە زیاتر هیچ کوێن لە شارەکانی هەرێمی کوردستان. والله تقریبا یەکسانەیەکی لە ناویان یعنی لە هەولێر هەمانە لە سلێمانی هەمانە لە دۆکەمان یعنی ئەوە نیە بڵێ ڕێژەی یەک لای بەرزتر بێت شتێکی زۆر کەمە هی ئەوە نییە کە من بتوانم باسێکم دوو نەفەر سێ نەفەر کەمتر چکە لە هەموو شوێنێک هەمە لە گەرمیان هەمانە لە شوێنیوە بەمان هاتووە کە ئێمە تەوەقعمان ناکرد بێت یعنی متابعەکی زۆر هەبوو لە هەموو شارەکان هاتووە لە جنوبی عێراقات بۆ نمونەکە بزانم لە چەند شاری خوارو ناوەڕاستی عێراق بەسڕا بۆمان هاتووە یەک لە براوەکان لە خەڵکی میسانە ئەوان یەک لە کتێبەکان
لە میسان دەرچووە کە کاتە باشووری عێراق تقریبا یەکیشان لە بەغدایە لە یەکمان هەیە ئەوانی تر لە کوردستان یەکیان هەولێرە ئەوتریان کەرکووکە یعنی تەوزیع ئەبی هەموو ساڵێ یعنی وەکو تابلۆی خۆی پیشانەدا تۆ لە چوارچێوی ئەو وڵاتە لە هەموو شارەکان دانەکرد دەرەچێت زۆر شتێکی جوان پیشانەدا کە تۆ متابعەت هەیە تەنانەت دوو کتێبشمان بۆ هاتبوو لە دەرەوەی عێراق یعنی ئێمە تەوقیعمان ناکرد کتێبێکمان بۆ هاتبوو لە جەزایر ئەوتریان لە مەغرب بەس مەرزەکانیان بەسەر تطبیق نەبوو هەرچەندە بەشداریشمان پێکرد بوو بەڵام ئەوان چووکە دوورن لە کەلتوری سیستەمی پەروەردەی ئێرە فەلەوانی نەتوانن ئەو هینە بکەن بەڵام گەشت بۆ ئەو شوێنە گەشت بۆ ئاستە کە ئەوان لەوێ بیستیان لە مەغرب لە جەزائیر پێشکەشی کتێبیان کردو بە عەرەبی جوانە کەواتە گەروا بێت خۆیان هەڵی ئەوەیان دابێت پلانتان بۆ داهاتوو چییە؟ وەڵی پلاماوەکو باسم کرد بۆ داهاتوو وەردە ئێمە پرۆژەی نوێ پرۆژەی داهاتوو ئەمانش پرۆژەی داهاتوو ئێمە وەکو استراتێژی ئەمانەوێت لە هەمان ئاست بەرەو عێراقی بوون بڕۆین دواتر بەرەو هەرێبی بوون دواتر بەرەو جیهان بوون بڕۆین تر ئەمە بە ستێپەکرێت تۆزە ئەبێ بە دیراسە و بە جوانی بیکەین بەڵام هەدەفەکە ئەوەی ئێمە بگەینە سەر تاسەری جیهان بەو ئاستێککە ئیستا پێ بەرزبینەوە ئاستێکی سەرکەوتوانەیە بەو ئاستە و بەو جمهوریە خۆت ئەفانی کە هەمانە هەموو ساڵێ ئێمە ئەو ستاتستیکە دێتە بەردەستمان چەندین هەزار کەس بەشدارە بن لە پرۆژەکان پێشبینی ئەوواکەم چەند ساڵی داهاتوو ئەو قاعدەیە زۆر فراوانتر بێ بۆ هیوایکە گەنجانمان هەمیشە سەرکەوتوو بن و هەمیشە ئەو دەستگایانی کە گرنگی بە بوارەکانی گەنجانەدەن باشترین پرۆژەکانیان بۆ بخەنەگەر من لە کۆتاپرسیار بەس ئەوەنجە داواکەم بزانم کە کاتی بەڕێوچوونی مەراسیمەکە یاخود ڕێوڕسمەکە ئەم ساڵ گۆڕانکاری بەسەراتەوە لە کات لە ڕووی کات لە ڕووی کاتەوە خۆی دانرا بوو ئێمە دەوری سعات بینی 10:30 و 11 بیکەین بۆم دەورە بوو تر لەبەر هۆی ئەوەی کە ڕوویدا تقریبا دەوری 12:30 بەڕێوە ئاچێت چکە ئۆنلاینە کاتێکی کەمتر ئەوێت لە تەنزیمکردنی و پێشوازیکردن لە خەڵک بۆیە لە دەوری 12:30 تقریبا ئۆنلاین بیکەین بە کەسانی ترشمان لەگەڵا ئەبن و لە ئۆنلاین هەتا ئێمە بتوانین ئەم مەراسیمە ڕانەگرین وەکو خۆی بڕوا چکە تاوە ژیان بەرەو ئەو تەکنۆلۆژیا ڕۆژ ژیان بەرەو ئۆنلاین ڕێ بێت تۆزە خۆمان لەسەر ڕابینین کە وەردە ئەم شتە بەرداوام بێت تەرەبێت لەسەر ئەم بابەتە نەبڕۆین باشە سەبارەت بارەی ڕسمی کۆتایی پرۆژەی کتێبی ڕوانگە میوانی بەنامەی ڕۆژباش سامان عەبدوڕەحمان عومەر بەڕێوەبەری پرۆگرامەکان لە دەستگای ڕوانگە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش زۆر سپاس ئێستاش پێکەوە بینەر و بیسەری کەش و هەوا دەبین
لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە هەموو ڕۆژێ هەست بەوەکەین کە زۆر پلەکانی گەرما بەرزن. لە بەرزایەکانی جۆڵەمێرگی باکووری کوردستان هاوڵاتیان و گەنجانی ناوچەکە بۆی کە خۆیان فێک بکەنەوە ڕوو دەکەنە ئاوی چەم و ڕووبارەکانی گوندی کەپەرتوو تا بتوانن خۆیان لە گەرمای هاوین دوور بخەنەوە و مەلەوانی بکەن. هەرچەندە دەبێت زۆر ئەمە دووبارە بکەینەوە کە مەترسی زۆر هەیە لەسەر خنکانی و کەسانی کە لە چەم و ڕووبارەکان بەهۆی ساردی ئاوەکانەوە دەخنکێن و چۆنەڵت گیان لە دەست دەدەن. ئەوانەی کە باسی ئەمە دەکەم با ئەوە بزانین ئاوی ناوچەکەش هێندە ساردە کە جستەیان تەواو سارد دەکاتەوە ئەمانی کە لە کەپەرتوو مەلە دەکەن. علیشان دەمیر گەنجێکی ناوچەکەیە و بەهۆی چێژوەرگرتن لە ئاوی ناوچەکەیان بۆ بەلەکردن داوا ئەکات مەلەوانگەیەک لە ناوچەکەیان دروست بکرێت. و چونکە ماوەی چەند هەفتەیەکە پلەی گەرما لە کوێستانەکان گەیشتە 40 پلەی سیلیزی بۆیە دانیشتوان پەنا ئەبەن بۆ سەرچاوە ئاویەکان تا خۆیان فێن بکەنە وەک دەبینن ئاوها خۆیان فڕێ ئەدەنە ناو ئاوەکانەوە و بۆ ئەوەی کە وەک گوتم خۆیان فێن بکەنەوە و سەرچاوی ئاوەکەش بۆیە فێنەکە چونکە تافگە و ئاوی بەخۆڕ بەو شێریاتێ ئەپەڕێت و وەک گوتمان ساردی ئاوەکە بە ڕێژەیەک ساردەکە وەک سەهۆڵاو وایە ئەویش بەهۆی وەیە کە ئاوەکە بە بەردەوام ئاوێکی تافگە و بەخوڕە. ئەمیشە گەنجانن کە لە ناو ئاوی کەپەرتوو لا ناوچەی جۆڵەمێرگ بەهۆی گەرمای زۆرەوە دەچنە ناو ئاوی چەم و ڕووبارەکانەوە وە کاتێکی خۆش بەسەرە بن. ئەو گەنجانەمان بینی لە کاتە بەتاڵەکانیان لە کاتی گەرما کاتە بەتاڵەکانی خۆیان لە ناو مەلەکردن و ناو ئاو بەسەرە بن. هەندێک کەسی تر بۆ پڕکردنەوەی کاتی بەتاڵ ینی ئەتوانین بڵێن لە کەسێکەوە بۆ کەسی دیکە بەتاڵکردنەوەی کاتە بەتاڵەکانە گۆڕێت. ڕەنگە کەسێک بەگوێگرتن لە میوزیک، ڕەنگە کەسێکی تر کتێب بخوێنێتەوە، ڕەنگە کەسێکی تر وەرزش بکات هەرچەند وەرزشکردن شتێکی زۆر پێویستە مەژنێ لە کاتە بەتاڵەکان ئەبێت پلانی بۆدانرێت. کاتە بەتاڵەکانی خۆیان پڕەکەنەوە بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو باسی خانمانەکەم کاتە بەتاڵەکانیان بە دروستکردنی کاری دەستی دوورمان یاخود خواردن لێنان سەرقاڵەکەن. زۆر جاریش وەک ڕێگەیەک بۆ دەستکەوتنی بژێوی ژیان سوود لەو کارانە وەردەگرن کە ئەنجامیان دەدەن. لە ڕەحای باکووری کوردستان خانمانی پردی ڕەش کاراکیۆپرە بە دەستڕەنگینی خۆیان جگە لە فێربوونی پیشەیەک بژێوی ژیانیان لە ڕێگەی کاری دەستیەوە دابین دەکەن کە لە شوێنێک وەکو فێرگەیە هەم فێرە بن دواتر کارە دەستەکانیان ئەفرۆشرێتەوە. با پێکەوە بینەربی. لە چەند خولێکی جیاوازی فێرکاری دوورمان و کاری دەستی کە بۆ ئافرەتانی شارۆچکەی پردی ڕەش لە ڕەحای باکووری کوردستان بەڕێوە دەچێت دەیان ئافرەت سوودمەند بوون. لە ڕێگەی ڕاهێنان و خول کە لەلایەن کەسانی شارەزا بەڕێوە دەچێت. ڕۆژانە ئافرەتانی ئەم ناوچەیە چەند کاتژمێرێک لە بنکەیەکی فێربوون کاتە بەتاڵەکانیان بە فێربوونی چەند کارێکی دەستی بەسەر دەبن. ئەم ڕۆژانە لەوێ دەرێ چەندوانەیەکێ دەبێژن و ژنێن دەڤەرێژی ڕێژەیەکە باش بەشدار دەبن ژعلیکی ڤە فێری بەهرەیەکێ دەبن و ژعلیکی دمڤەژی دەبێەوەکە داهاتێکێش بۆی وان. لە یەکێک لە چوار بنکەکەی ڕۆشنبیری ڕەحا ئەم جۆرە خولانە بە درێژایی ساڵ بەردەوامە. لە نێوان 7 بۆ 7 هونەر و بەهرە فێری ئافرەتانی فێرخواز دەکرێت کە پێک دێن لە وێنەکێشان لە سەردار و دروستکردنی کەرەستەی جوانکاری ناوماڵ و دووربان و چەند هونەرێکی دیکە. لە ڕێگەی ئەم کارانەوە و دواتر دەیان فرۆشنەوە دەبنە خاوەن داهاتی خۆیان. ئەو ئافرەتانەی ئارەزووی فێربوون دەکەن ئێمە هاوکاریان دەبن و ئامانج لەم خولانە بەرزکردنەوەی توانای دارایی ئافرەتانە. لە بنکەکان هەموو جۆرە پێداویستێکی فێرکاری بۆ ژنان ئامادەیە و بەرهەمەکانیان لە بازاڕە هەفتانەکان دەخرێتە بەردەستی کڕیاران و بەم جۆرە لە بنکەکان کاتێکی بە سوودیان بەسەر بردووە و لەگەڵ ئەوەشدا بوونەتە خاوەنکار و ئابووری سربەخۆی خۆیان. ئێستا لەم بابەتێک کە ئامادەیە و ئێوە بینەری باسی سانسۆنگەکەین.
کا کێڵگەکانی گوڵۆ بەڕۆژە بوونەتە ستۆدیۆیەکی سروشتی. دیمەنەکان زۆر جوانن، ستۆدیۆیەکی سروشتی وێنەگرتن. ئێستا وەک دەزانین بووک و زاواکان ئەوانەی کە هاوسەرگیریەکەن ئێستا تۆراون لە ستۆدیۆکانی داخراو. ئێستا ڕویان کردوتە ناو سروشتەوە و لە ناو سروشت ئەو شەنانە هەڵەبژێرن کە سروشتێکی جوانی هەیە لەوێ وێنەکانیان تۆمارەکەن و یادگاریەکرن. و کێڵگەکانی گوڵۆ بەڕۆژە لە شارۆچکەی نۆزدەی مایس کە سەر بە پارێزگای سامسۆنا و ئەم دیمەنە جوانانێک کە دەبینن لە باکووری کوردستانە بوونەتە جێگەی سەرنجی فۆتۆگرافەران و ئارزومەندانی وێنە تۆمارکردن. کێڵگەکە لەلایەن جوتیارانەوە بە بووکی زرد واتە سارگێلین ناسراوە و بەردەوام لەلایەن فۆتۆگرافەران و ئەوانەی کە هاوسەرگیری ئەکەن وەک باسم کرد خوازیاری چرکاندنی وێنێکی جوانن لە شوێنێکی جوان لە ناوچەیەکە ناوازە بێت لە ناو یەکێک لەو کێڵگانە هەڵەبژێرن چونکە لەگەڵ کردنەوەی گوڵی گوڵۆ بەڕۆژەکان لە شارچکەکە کێڵگەکان یەک پارچە زەرد دەپۆشن بۆیە پێیان دەوترێت بووکی زەرد و سروشتی ناوچەکان کردۆتە ستۆدیۆیەکی وێنەگرتن کە لەسەر ڕووبەری 300 دۆنم زەوی گوڵۆ بەڕۆژە لە پارێزگای سامسۆن چێندراوە. و جگە لەمە دیمەنی جوانی بە ناوچەکە بەخشیوە خەڵک وەکو شوێنێکی ناوازە دەچێت دەیبینێت و وێنەی لێ دەگرێت. هاوکات بۆتە سەرچاوێکی سەرەکی داهاتیش بۆ ناوچەکە و ساڵانە 100 تۆن لە گوڵۆ بەڕۆژە ڕەوانەی بازاڕەکانی جیهان ئەکرێت. ئەوە لە یاد نەکەین کە ڕۆنی گوڵۆ بەڕۆژە بە سێهەمین سەرچاوەی ڕۆنی شلدا ئەنرێت لە هەموو جیهات و گوڵۆ بەڕۆژە سوودی زۆری هەیە بە تایبەت بوانیکار نەخۆشی کۆڵسترۆلیان بەرزی کۆڵسترۆلیان هەیە. ڕۆنی گوڵۆ بەڕۆژە لە ڕووی تەندروستیەوە سوودێکی زۆری هەیە مادەیەکی تێدایە بە ناوی فلۆرین کە بۆ ددانەکان زۆر باشە سەرچاوەیەکی بەرزی ڤیتامین ئی لە گوڵۆ بەڕۆژە دەست دەکەوێت و بۆیە پێشێڵەن گوڵۆ بەڕۆژە لەگەڵ هەتاو بەرەو هەر شوێنێک ئەسوڕێتەوە و دیارەکە گوڵۆ بەڕۆژەش لەگەڵیا دەسوڕێتەوە یەکێکە لەو گوڵانەی کە وزەی ئەرێنی بە ئەو بینەرانە دەبەخشێت کە دەبنە بینەری ئەو دیمەنانە. ئێستاش دەتانبام بۆی کە بزانن بەهای دراوە بیانەکان نرخی زێڕ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە من جگەلەوەی کە بۆتان دەخن و خۆشتان دەیبینن کە بەهاکان بەم شێوەیە. $100 بەرامبەر بە 147,850 دیناری عراقیە. 100 یۆرۆ بەرامبەر بە 174,500 دیناری عراقیە. 100 پاوند بەرامبەر بە 204,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بە 17,190 دیناری عراقیە. 100 تومانی ئێرانیش بەرامبەر بە 5,910 دیناری عراقیە و اینجا بابزاری مسقالێکی زێری عیار 24 چەنە کە بە 428,000 دیناری عراقیە. مسقالێکیش زێری عیار 21 بە 377,000 دیناری عراقیە. مسقالێکیش زێری عیار 18 بە 321,000 دیناری عراقیە. لە دوای باسی بابەتی بەهای دراو و هەروەها زێڕ هەر شتێکمان هەبێت کە گرانبەها بێ خۆشمان بێت یا هەندێک جار مەرجش نییە گرانبەها بێت بەڵام پارەمان پێدا بێت لە شوێنێ بەجێ بێڵین زۆر ئەبێتە جێگەی داخ و خەفەت بمان زۆر جارەڵین خۆزگە پارێکی زۆر سەرف بکەم بەڵام 251 ون نەکەم جا چ جایەوەی بگاتەوەی کە تۆ ئەمریکی ئەلکترۆنی ونکەی یا خۆت چاویلکێک کە بەدڵ و یان کڕیتە یا بۆنێکی زۆر خۆش. جا ئەم بابەتەمان لەسەر ئەوەیە شتە ونبۆکان کە لە بازاڕێکی گەڕێکی جەڕاح پاشا لە ئیستانبول ئەو پێداویستی و شتومەکانی کە گەشتیاران لە فڕۆکەخانەکاندا لە بیریان کردووە. ئێستاوەکی ئەی بیستەڵە ئاخ من جانتان بەجێشتۆ فڵانم بەجێشتۆ بە ئێستا بزانە لە زیادکردنێکی ئاشکرا ئەو شتانی تۆ ئەگەر لە ئەستانبول بەجێدەشت بێت ئەوە فرۆشراوە. بە هۆکاری جیاواز ڕەنگە گومرگ کرابنەوە کەلوپەلانە ماوەی 6 مانگێکی بەسەرا تێ ئەپەڕێت دوای ئەوە کە کەس وەری ناگرێتەوە یان ناگەڕێنەوە بۆی لە ڕێگەیەکی تەندەرەوە دەفرۆشرێت بە کۆمپانیایەک و ئەویش بە شێوەی ڕاستەوخۆوە لە زیادکردنێکی ئاشکراوە گوتم بە ئۆنلاین دەیخاتە بازاڕەوە بۆ کڕیارەکان. زۆرێک هەندێکیش هەیە ئەچن سەردانی شوێنەکەکەن زۆرێک لە کەلوپەلەکانیش پێکاتون لە ئامێری ئەلکترۆنی مۆبایل تابلێت کاتژمێری دەست بۆن کە بۆنە گرانبەهاکان چاویلکەی بەرهەتاو و چەندین پێداویستی دیکە زۆربەیەم کەلوپەلانە
مارکەن لە بەرەوەیکە گەشتیاری دەرەوە سەردانی و شوێناکات و لە وڵاتانی دەرەوە زیاتر ئەو شتانە بەکارهێنن کە مارکەن با پێکەوە بینەربین. ئەو کەلوپەلوشمەکانی کە گەشتیاران لە فڕۆکەخانەکاندا لە بیریان کردوونیان بە هۆکاری جیاواز لە گومرگەکاندا دەستیان بەسەرداگیراوە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە کە تەندەرەکەی بردوێتەوە بۆ فرۆشتن خرایە ڕوو. ئەو پێداویستی و شمەکانەی کە گەشتیاران لە فڕۆکەخانەکاندا لە بیری دەکەن بۆ ماوەی 6 مانگ بۆی ناگەڕێنەوە لە ڕێگەی تەندەرەوە دەفرۆشرێت. بە هەزاران جانتا چەندین شتومەکی جیاوازی تێدایە وەک ئامێری ئەلکترۆنی، مۆبایل، تابلێت، کاتژمێری دەست، بۆن، چاویلکەی بەرهەتا و چەندین پێداویستی دیکە. بازاڕەکە بووەتە جێبایەخی کڕیاران و سەردانی دەکەن تا بە نرخی کەمتر ئەو کەلوپەلانەیان دەست بکەوێت کە لە فڕۆکەخانەی ئیستانبول جێماون. ئەمانە ئەو کەرەستانن کە لە ساڵی 2020 بۆ ساڵی 2021 دۆزراونەتەوە لە فڕۆکەخانەکان یان گەشتیاران جیان هێشتون. من هەفتەی ڕابردوو لە زیادکردنێکی ئاشکرادا کڕیومە. ئێمەش بە شێوەیەکی ئاشکرا دەیانکەینەوە و بزانی چیان تێدایە کە زیاتر ئامێری ئەلکترۆنی و مۆبایل و بۆن و چاویلکەی بەرهەتاون. ئێمە لە ڕێگەی ئۆنلاینیشەوە دەیان فرۆشین. ئەم کارەش لە 160 بۆ 170 قازانجی تێدایە. ئەو گەشتیارانەی سەردانی ئیستانبول دەکەن هەندێک جار بە هۆکاری جیاواز بەشێک لە کەلوپەلەکانیان گومرگ دەکرێت یان لە بیری دەکەن لە پاش تێپەڕبوونی 6 مانگ بەسەریدا سەرجەمیان لە زیادکردنی ئاشکرادا دەخرێنە بازاڕەوە و بە نرخێکی زۆر کەمتر لە نرخی ڕاستەقینەیان دەفرۆشرێن و هەر کڕیارێکیش دەتوانێت تەنها یەک پارچە بکڕێت بۆ ئەو کڕیارانەش کە لە دەرەوەی شارن لە ڕێگەی ئۆنلاینەوە بۆیان ڕەوانە دەکرێت. بۆنێکم لێرە کڕیوە بە 140 لیرە کە خۆی بە 240 لیرەیە. پێشتریش لێرە بازاریم کردووە پێش ئەوەی شتەکان بکڕم لە نرخەکەیم کۆڵیۆتەوە. بەراوردم کرد و بینیم زۆر بە هەرزانتر بوو بۆ یەکڕیم. لە پاش تێپەڕبوونی 6 مانگ بەسەرمانەوەی هەموو ئەو جانتا و کەلوپەلانەی لە فڕۆکەخانەکانی تورکیادا لە گەشتیاران بەجێ ماون یان بە هۆکاری جیاواز گومرگ کراون و ماونەتەوە لە زیادکردنێکی ئاشکرادا دەفرۆشێت بە کۆمپانیای داواکار بە مەرجی ئەوەی سەرجەم کاڵاکان بە هەرزانترین نرخ بفرۆشێتەوە. لە پاژوەستانی زۆرێک لە گەشتەکان وەستانی فڕۆکەخانەکان لە تورکیا و بەگشتی لە جیهان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەم کارە لە ساڵی ڕابردوودا تا ئەم ساڵ یەکجار کراوە بەڵام ئێستا دووبارە لە گەڕێکی جەراح پاشا بازاڕەکە کراوەتەوە و کڕیاران سەردانی دەکەن. باسی بازار و شتکڕین و ئەو بابەتانە بوو کە حەزت لێ بیکڕی کە مارکەن. جا هەر بابەتێکی تر سەبارەت بە بازار باسکەم. بەڵام ئەمەیان هی خەڵکی تر نییە بچی بیکڕیتەوە باسی هەر بەگشتی بازارکردنەکەم اینجا لەگەڵ کێ بازار بکەیت بابەتەکە ئەمەیە کێ هەڵبژێرین بۆ بازاریکردن لەگەڵ کێ بچی بۆ بازار. ئێستا من ناونشانی چەند کەسێکتان پێدەم کە لەگەڵیانە بازاری مەکەن مەچنە بازار بە هیچ شێوێ بازاری لەگەڵ ئەم جۆرە کەسانە مەکەن. یەکەم کەسێک کە هەرچی لەبەر دەکەیت و پێت دەڵێ زۆر لێت جوانە لەگەڵوانە مەچن بۆ بازار. زۆر جا پیاوان بۆی کە خوان نەجات بن لەگەڵانە چی بۆ بازار لێمە جوانە زۆر جوان هێشتا سەیریشی نەکردووە ئەمە بۆ ئەوانمە. جا کەسێک کاتێک ڕاوێژی پێدەکەی و پێت دەڵێ من نازانم ئەمانش زۆر ناخۆشە لەگەڵان دەچی بۆ بازار هیچ ڕابوچوونیەکان نییە. و یەکێکی دیکە لەوانە ئەوانەی کە ئیرەیی دەبن هەرچیەک هەڵبژێری دەڵێ لێت نایە چەند ناشرینە لای بە. ئەمە دانێکی تر دانێکی تریشمان هەیە کە ئەوانەی بۆ چوونەکانی لەگەڵ تۆ پێچەوانن واتە تۆ زۆر حەزت لە جلوبەرگی کاژواڵە ئەو حەزت لە جلوبەرگی زۆر فەرمیە ئەمانش لەگەڵیانە بازارکردن بۆ تۆ ئەگەر لەگەڵ ڕای تۆ جیاوازە ناکرێت بچیتە بازار. جا بابێت بڵێم کە لەگەڵ کێ بچۆ بۆ بازار لەگەڵ ئەمانەش بچۆ بۆ بازار کەسێک کە شارەزایی لە کوالێتی و مۆدلی جلوبەرگ هەبێت ئەوانە زانن کام جلوبەرگانە بۆ ماوەیەکی زۆر ئەمێننەوە و نوعەکان تێک ناچێت جۆرەکان تێک ناچێت یاخود زانیاری لەبارەی سەلیقە و خواستی تۆ هەبێت لەبارەی جلوبەرگ نەک تۆ حەزت لە ڕەنگێکی پەمەی کاڵە ئەو دەست بەرێت بۆ هەر ڕەنگێکی تۆخکە یاخود ڕەنگە پڕەکان کە تۆ حەزت لێ نییە یان ئەو مۆدلانەی کە تۆ بەدڵت نییە. ئەو کەسانەی کە زۆر وردبین و سەرنجی وردیان هەیە زۆر جار دایکان ئەوەیان هەیە زۆر سەرنجێکی ورد دەخەنە سەر شتەکان لایەکی بۆ نمونە ئەمە قۆبچەیەکی لێ بۆ تۆ ئەمە لایەکی کونێکی تێکەوتۆمانە زۆر گرنگە لەگەڵ تا لە بازار بن بۆی کە ئەو جلوبەرگانی کە هیچ کێشەیەکیان نییە بۆتی هەڵبژێرن و لەگەڵ کەسێک بچۆ بۆ بازار کە زوو ماندوون نەبێت ئەمەیان بە نسبەت منەوە نابێت لەگەڵ دایکم قەت بچم بۆ بازار چکە زۆر زوو ماندووە بێت بەڵام بە پێچەوانەوە باوکم هیچ کات
لە چوون بۆ بازار ماندوو نابێت هیوادارم ئێوەشەوە کەسانە ناو ژیانتانە هەبن کە بتوانن پشتیان پێ ببەستن و لەگەڵیان بچن بۆ بازار ئەمە ئەو بابەتە بوو بەگشتی سەبارەت بە بازارکردن جا بابینە سەر بابەتێکی دیکە کە بەهۆی ئەو ئاگرکەوتنەوانەی کە ساڵانە بە هەر هۆکارێکی جیاواز بێت ڕۆژانە وەرزانە ڕوو ئەدات دیارە تیمەکانی ئاگرکوژێنەوە بیر لەواکەنەوە کارێکی ئاسانتر پێدا بکەن بۆ کوژاندنەوەی ئەو ئاگرا لە شاری مارسێلای فەڕەنسا باڵۆنێک وەک دەبینن ئەم باڵۆنە بۆ کۆنتڕۆڵکردنی هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوەیە کە تاقی کراوەتەوە ڕەنگە سەرکەوتوش بێت باڵۆنەکە لە 2000 پێ لەسەر ئاستی دەریاوە کارەکات لە یەکێک لە وێزگەکانی ئاگرکوژێنەوە لە بەرزی 600 متر تاقی کراوەتەوە و وەک بوتم ڕەنگە سەرکەوتو بێت دیارە سەرکەوتنیشی بەدەستێناوە باڵۆنەکە لەسەر شێوەی ماسی دروست کراوە لە مترێک تاوەکو کیلۆمترێک ئاگر دەکوژێنێتەوە و لە ڕێگەی وێنی GPS-ەوە ئەتوانێت ئەو شوێنە بدۆزێتەوە کە ئاگرەکەی لەیە ئەوەش هاوکاری تیمەکان دەکات کە بە کەمترین ماوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن و شوێنەکەی بدۆزنەوە هەروەها باڵۆنەکەی مارسیلا بەرگەی خێرایی بای 800 کیلۆمتر لە کاتژمێرێکیشدا دەگرێت بەو هیوایی کە ئەم جۆرە پێشکەوتنانە بگەنە لای ئێمە و تیمەکانی ئاگرکوژێنەوەی ئێمەش سەلامەت بن و ئاگر چۆنەڵێ لە کوردستان ئاگرکەوتنەوە کەم ببێتەوە خەڵک زۆر ئاگادار بێت و گیانی ئاگرکوژێنەوەکانمان و پاراستنی ئەوانی کە گیانی خەڵکی تریشە پارێزن گیانی خۆشیان پارێزراو بێت ڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارم کە بەدڵی ئێوە بوو بێت تا بێگەیشتنەوەیکی تر دێینەوە ستۆدیۆ ڕۆژ باش بەخواتان دەسپێرم ماڵەوە